لە ڕاستیە ئێستا کۆمەلگا بەداخەوە بۆ بە دووبەرە بەرەیەکیان ئەوەیە کە پێی وابێت ڕێکخراوەکان هەموو کارەکانیان زۆر باشە و ڕەوایەتی بن بە هەموو کارەکان وتوانیویانە لەسەر ئاستێکی زۆر باڵا چارەسەری کێشەکان بکەن بە تایبەتی کێشەی ژنان لە بەرامبەرە گروپێک هەیە ئەوانش کە زیاتر ئەو کەسانن یان ئەو گروپانن کە بڕوایان وایە کاری ڕێکخراوەکان دش بە ئاینە و دش بە مامۆستایانی ئاینیە و دش بە کللتور و نەریت و ئەو شتە باوانی کۆمەلگایە بە بڕوای من هەردوو بەرەکە ڕاست نییە کە ئێمە بەو شێوەیە تێبگەین ڕێکخراوەکان ڕاستە زۆرێک لە ڕێکخراوەکان کاری زۆریان کردووە لە دوای ڕاپەڕینەوە وە کاری باشیان کردووە بەڵام لە هەمان کاتیشە نەگەیشتونەتە ئاستێ کە توانی بێتیان هۆشیاری کۆمەلگا وەکو پێویست بگەێنن واتە توانی بێتیان کۆمەلگا هۆشیار بکەنەوە و بەداخەوە زۆرێک لە ڕێکخراوەکان ڕێکخراوی حیزبین سەر بە حیزبەکانن کەواتە ئەو ئایدۆلۆژیەی کە حیزبەکەی هەیەی ڕێکخراوەکە بە هەمان شێوە تەنیا بیر لە ئایدۆلۆژی حیزبەکە یەکاتەوە و بەپێی ئەو ئایدۆلۆژیە بیرەکاتەوە کە ئێمە ئەشزانین زۆربەی حیزبەکان حیزبی پیا و سالارین و چونکە تاکوتەراژن هەیە لە سەرکردایەتیەکان بەڵام زیاتر حیزبەکان حیزبی پیاوانەیە و بە بۆچوونی پیاوانە هەڵبەتە زۆرێک لە شتەکان ئەگۆڕێ گرنگە هەردوو لە بەشدار بنیشنان و پیاوان کەواتە ئەو کاری کە ڕێکخراوەکان ئەیکات ئەو کارە نییە کە ژن بەلاڕێیا بەرێ بە هیچ شێوەیە ڕاستە لەسەر ئایدۆلۆژیەتی حیزبەکانیان ئیشەکەن بەڵام ژن لاڕێیان نابن بە پێچەوانەوە زۆرێک لە گۆڕانکاریانی کە کراوە ڕێکخراو دەوری سەرەکی تیا هەبووە وە گوتم لەگەڵ ئەوەی کە من تێبینی زۆرم لەسەر زۆربەی ڕێکخراوەکان هەیە چونکە لە بازنێکی داخراوە هەندێک کارەکەن ئەوش پێشکەشکردنی خزمەتگوزاری بەڵام نەیانتوانیوە لە ئاستێکی پێویستا بن لە بەرامبەر هەموو پێداویستەکان لە بەرامبەرە بەشی دووهەمی کۆمەلگا کە پێیان وایە ڕێکخراوەکان خراپن یان ڕێکخراوەکان لە بەرامبەر ئەوانە ئەڵێن کە ڕەخنەیان لێ ئەگرن چونکە دش بە ڕێکخراوەکانن ئەمەشیان بۆ خۆی کارێکی ناڕەوایە چونکە زۆرێک لە بەداخەوە ئێمە گەلێکی موسڵمانین و لە پێشەوە لە پێشینەوە هەتاوەکو ئێستا وەکو ئاین بمانەوێ نەمانەوێ ئێمە موسڵمانین بەڵام ئەمە ئەوە ناگەیەنێ کە پێمان وابێ هەموو ئەو شتانەی کە لە ئاینا هاتووە ئەمە ڕەوایەتی ئەیە بە شتەکان چونکە بەڕاستی بەداخەوە زۆر جار دین و دابوونەریت و خێڵ و عەشرەت هۆکارن بۆ ئەوەی کە ژن بە پلە دوو ببینن و هۆکارن بۆ ئەوەی کە ژن تەنیا لە چوارچێوەی خێزانە بمێنێتەوە و ئەو دژایەتی کردنی کە ئەیکەن بە بڕوای من هەردووکی خراپە چونکە لە هەردوو لایەنەکە گروپێک هەیە بەم شێوەیە بیرەکاتەوە لایەنە باش و خراپەکەی ئەگەر لێک بینەوە بەڵام نە ئەو پیاوانەی کە یان ئەو کەسانەی کە بە هۆکاری ئاین قسە بە ڕێکخراوەکان ئەڵێن وەنە ئەو گروپە لە ڕێکخراوەکان کە قسە بە پیاوانی ئاینێڵێن نەیانتوانیوە کە ئامانجەکان بپێکن چونکە تۆ پێویستت بەوەیە کە یەکتر قوبوڵ بکەیت ئەگەر من بڕوان بە بەرامبەر نەبێت یا بەرامبەرم پێ قوبوڵ نەبێ ناتوانم قەزیە گرنگەکەم کە قەزیەی ژنە پرسی ژنە بیبەمە پێشەوە کەواتە پێویستم بەوەیە من کۆمەڵی خەڵکی ئازادی خواز لە ژنان و لە پیاوان کۆبکەمەوە لە خۆم و هەموو ئەو خاڵە نێگەتیڤانەی کە هەم بە بیانووی بە پاساوی ئاین هێنراوەتە پێشەوە و هەم بە پاساوی ئەوەی کە ئازادی ڕەها هێنراوەتە پێشەوە ئەو لایەنە نێگەتیڤانە وەلانێم بەڵکو هێزێکی گرنگ دروستکەم بەڵکو هزرێکی هۆشیاری بم بە کۆمەلگا تاوەکو هزرێکی مرۆڤ دۆستانەی ژن دۆستانە پێکەوە بنێم تا کۆمەلگا ڕاشڵەکێنم هەتا ئێمە نەتوانین کۆمەلگا ڕاشڵەکێنین لەسەر ئەو هەموو کەم و کوڕیانە ئەو کاتە هەر گروپێک قسە بە بەرامبەرەڵێ گروپەکەی کە ڕەخنەی لێگرێ هەردووکیان پاساوی نێگەتیڤیان هەیە بەڵام هەردووکیشیان لە هەردوو بوارەکە کۆمەڵێ ئەتوانین بگەڕین بۆ شتە باشەکان و کە سوودی لێوەربگرین کۆمەلگای کوردی نەیتوانیوە وەکو پێویست لە ئێستاە ڕەنگە ئێمە پاشە کشەمان کرد بێت لە ئێستاە نەیتوانیوە تێبگا لە مرۆڤ بوون
تۆ ئێستا جیهانێکی زۆر جیاوازت هەیە لە جاران تۆ ئێستا لە ڕێگەی کلیکێکەوە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە ئەتوانی بە هەموو شتێ بگەیت گەنجی ئێستا ژن بێ یا پیاو بێ بە تایبەت کچان زۆر ئازادترێکن لە چیە لەوەی کە چۆن ئەگەی بە دنیای دەرەوە و تێگەیشتون و هۆشمەندن ئەم هۆشمەندیە نەڕێکخراوەکان توانیویانە وەکو پێویست تەبەنی بکەن و نەدەسەڵاتی سیاسی و حیزبەکان توانیویانە تەبەنی بکەن لەبەر ئەوە هەموو ئەو جۆرە لەو پیاوانەی کە یا لەو ژنانەی کە وا بیرەکەنەوە کە بۆ نمونە یەکێک لەو ئازادیانە کە مەسەلەی جگەرە کێشان بێت ئەمە هەڵەیەکی گەورەیە و کێشەیەکی گەورەیە نەگەیشتوتە ئەو ئاستەی کە تێ بگات ئایا ئەم ئازادیە چ زەرێکی هەیە و زۆربیان زۆرێک لەو پیاوانە بیرکردنەوەیان بیرکردنەوەیەکی زۆر زۆر کۆنە بەوە نییە وەکو کەسێکی مدرن خۆیان پیشانێن بەعکسەوە بیرکردنەوەیەکی کۆنەوە ئەم بیرکردنەوە کۆنە حیزبەکان دەوریان هەیەتیایە چونکە نەیتوانیەوە وەکو پێویست کۆمەلگا هوشیار کاتەوە زۆر جار ئێمە گومانەکەین لەوەی کە بە پلان بیانەوێ کۆمەلگا بەرەو ئەو ئاستە بەرن هەتاوەکو نەتوانن کۆمەلگا هوشیار بێ گەنجی ئێستا ئازادترێکە گەنجی ئێستا تێگەیشتوە دنیای تەکنەلۆژیا زۆری فەرقە لەوەی کە لە گوندێکە ژنێک یا پیاوێک تەنیا زانیاری لەسەر گوندەکەی هەبوو بەڵام ئێستا تۆ بە ئاسانترین شێوە ئەزانی لە دنیاە چی ڕۆئەیە کەواتە ئەبێت تۆ بڕوات بەو گۆڕانکاریە هەبێ کە لەسەر ئاستی جیهان ئەگۆڕدرێ بەڵام لەگەڵ یا بە هۆشیاریەوە لەگەڵ یا بە پەروەردەیەکی تەندروستەوە لەبەرەوەی کە بەهێزکردنی کەسێتی تاک بۆ دواتر کۆمەلگایەکی بەهێز و کۆمەلگایەکی تەندروست دروستەکە زۆر ڕخنەی تون لە ڕێکخراوەکان ئەگیرێت دیارە ڕخنەگرتنەکە دوولایەنەیە لە ڕوویەکەوە ئەڵێن بۆ ئەم ینی ڕێکخراوەکان ئەمەندە ئەم مەوزوعیان زەخ کردوتەوە کە وای لە هاتۆ من بۆ خۆشم هەنێ جاروا ئەڵێم کە زەخکردنەوەی ڕووداوێک وا ئەکا کە بێ بە مۆدە هەموو شتێگە بێ بە مۆدە لە وڵاتی ئێمەیە لەوە چێژن کوژەکەش بوو بێ بە مۆدە ڕخنە لە ڕێکخراوەکانە گیرێ کاڵن ئەوان بوون بە سەبەب هۆکار بۆ ئەوەی ژنان بەم جۆرە بێنە پێشەوە و دەرکەون و مەسەن پشگیری تەواو ئەکەن لە ژنان بۆیە ژن ئەکوژرێ من بە دیوەکەی کە ئەمە ئەخوێنمەوە بە دیوەکەی کە ئەوە ڕۆشنبیری هەر تاکێک بچێتە هەر ناوەندێکەوە ئیتر ئەو ناوەندە ناوەندێکی ئیسلامی بێ ناوەندێکی عیلمانی بێ لە ڕێکخراوی ژنانایە ئەوە ئەگەڕێتەوە بۆ ئەو تاکە خۆی چۆن ئایدیای ئەو ناوەندە قۆزێتەوە خۆی بەکاری ئێنێ ڕەنگە دەیەها ژنمانەیە ژنی سەرکردی و چاکمانەیە کە هەل لە ڕێکخراوەکانی ژنانەوە پێگەشتون لەناو ئەوانە شاژنێک ئەبێت ئەگەر مەسەلەن تووشی ئەو حاڵەتانە بێت بۆیە ڕەخنەکە من لە زۆر بەجێ خۆی نازانم چونکە ڕێکخراوەکانیش کەم تەرخەمیان نەکردووە لەوەی کە خزمەت بە ژن بکەن خزمەت بە کۆمەلگا بکەن بەڵام لەناو ئەوە شادیارە کارەساتی وە هەڕوو ئەیە و ڕەنگە هۆکارەکە تەنها ڕێکخراوەکان نەبن خێزان هۆکارە شەقام هۆکارە لێم ئەپرسن زۆر جارڵن ئایا ڕێکخراوەکانی ژنان دافعن بۆ ئەوەی ژن ئەم ژن کوژیە زۆر بێت مەسەلەن ژن بە زۆر بەزەقی داوای مافەکانیان کەن یا باس لە خۆڕوتکردنەوە بکەن یا باز لە حیجاب بکەن من بۆ خۆمێکێکیانم هێشتا لە هیچ سوچێکی کۆبوونەوەکانی ڕێکخراوە ژنانیەکانە بە من نەوتراوە ئازادی تۆ لەوایە کە سەرپۆشنەی بەسەرتا یان پێم بوترێ ئازادی تۆ لەوایە ڕێکخراوە مەسەلەن ئیسلامیەکان ژنانی ئیسلامی ئازادی تۆ لەوایە سەرپۆش بێ بەسەرتا بە پێچەوانەوە من وەک مرۆڤێک بە مرۆڤ تەنها مرۆڤم و لە هیچ سوچێکی قورئان و ئاینەکانی کەشە ڕۆحی ژن لەگەڵ ڕۆحی پیاوە جیان نییە یەک ڕۆحە ئەکرێ بە جەستی پیاویشا و ئەشکرێ بە جەستەی ژنا ئەوە ئیتر کۆمەلگە و ئەو ژینگەی کە تۆ تیا دروست ئەبی تۆ دروستەکە وەکوتم کۆمەلگا لەگەڵ ئەو ئازادیان نییە ژن پێی بگا بۆیە هەمیشە کاتێک کە ژن دیفاع لە ژنەکە ئیتر ئەو ژنە ڕێکخراو بێ ئەو ژنە کەسێک بێ عشایر بێت دایمن بەرپەرچی ئێنەوە ئاڵن تۆوە ئەکەی ئەو ئافرەتە مەسەلەن ئافرەتێکی لادەر و خراپی لە دەرچێ کە لەگەڵ ئەوانیە یعنی ژن مرۆڤە ئەگەر لە چای مرۆڤەوە سەیریکەن و مرۆڤبوونیەوە سیرکەین مافی خۆیەتی ئەوەی کە ئەیەوێت بەڵام لەو سنوورا کە لە سنووری کۆمەلگە و عادات و تەقالیدی کۆمەلگەکەی دەرنەجێ مافی خۆیەتی بڕوان ناکەم لە هیچ سوچێکی کۆمەلگەی کوردی لەبەروی ئێمە کۆمەلگەیەکی ئیسلام یعنی ئیسلامتیایە باڵادەستەوە کۆمەلگەیەکی ڕۆشنبیر و من ناڵم پیاو سالارەوە پیاوان شانبەشانی ژنان کاریان کردووە لە هیچ سوچێکی ئەم کۆمەلگەی ئێمە دیفاع لەوە نەکراوە کە ژنێکی لادەر دروستکەن بە پێچەوانەوە هەوڵێن ژن پێ بگا ژن جێگەدەستی دیاری بێ ژن وەکو ناڵێم وەکو پیاوە من هەرگیز لەگەڵەوانیم بە ژنێکی چالاک و بەتوانە بوتێت تۆ ئەڵی پیاوی بۆ لە پیاو بچێت نا ژنێکی لەسەر پێوشانی خۆی وەستاوە ژنێکی بەتوانایە ئەوەی پێ بترێت جوانترە تا بڵێ ژنێکی وەکو پیاو